بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. كاتێک گەچینە تەوالێت پێشتە بڵێن بسم الله بەناوی خوای پەروەردگار و اللهم إني أعوذ بك من الخبث والخبائث. ئەوە جواتە ئەی خوای پەروەردگار بە دڵنیاییەوە من پەنا بە تۆ ئەگرم لە نێرینەی شەیتانەکانی جن و لە مێینەی شەیتانەکانی جن. باوشە بەوشە وەریگرین. اللهم ئەی خوای پەروەردگار إني بە دڵنیاییەوە من إنه بدڵنیایەوە ئەو إنه إنهم إنك إني باشە أعوذ پەنا ئەگرم بیکە بە تۆ من واتە لە الخبث چییە؟ واتە نێرینەی شەیتانی جنەکان. خەبیث تاکە خەبیث واتە شەیتانی جن ئاماژەیە بۆ شەیتانی جن. خەبیث شەیتان کۆیەکەی ئەبێتە خوبث لێرە ئاماژەیە بۆ نێرینەی شەیتانی جنەکان چونکە هەندێک لە جنەکان باشن باشە جنەکان باوەڕدار و بێباوەڕیان هەیە بە هەمان شێوە. والخەبائث هەروەها مێینەی شەیتانی جنەکان. خەبیثە مێیە خەبیثە کۆی خەبیثەش خەبائثە باشە کەواتە خوبث والخەبائث واتە نێرینەی شەیتانی جنەکان و مێینەی شەیتانی جنەکان. بە گوێرەی قورئان مرۆڤەکان ناتوان جنەکان ببینن بەڵام جنەکان مرۆڤەکان ئەبینن. شەیتانەکان کە نێرینە و مێینەی شەیتانی جنەکانن ئاساییانە لەو شوێنانە ئامێنەوە کە خاوێن نین. ئەم شەیتانانە هەوڵێن کە زیان بەوانە بگێنن کە سەردانی ئەو جۆرە شوێنانە هاکەن. ئەگەر بسم الله خوێنرا پێش چوونە ناو دەستشۆر یاخۆ تەوالێتەکان ئەوە ئەو کاتە بربەستێک دائەندرێت لە نێوان جنەکان و ئێمە و ناتوانن ئێمە ببینن. بێگومان ئەمە بە گوێرەی فەرموودە. دوو جۆر پیسی هەیە لە تەوالێتەکانە. جۆری یەکەمیان پاشەڕۆکانە ئەوەی دووەمیشیان ئێمە نایبینین ئەوە شەیتانی جنەکانە. ئەم نزایە یارمەتیمانەیەت بە پەناگرتن بە خوای پەروەردگار و داواکردنی پاراستن لە هەردوو جۆری پیسەکە.